ئەو کەسێکی احتیکارە کاشتەکان هەڵەگرێ بۆ کاتی گرانبوون و لە بازاڕە لەسەر خەڵک گرانەکە، ئەمە ئینسانێکی تاوانکارە، ئەبێتە گونەهبار. گرژیەکانی ناوچەکە و شەڕی نێوان ئێران و ئیسرائیل تا بێت بەرەو قۆناغێکی قورستر دەچێت. ئەمە کاریگەری لەسەر دۆخ و گوزەرانی بەشێک لە سێکتەرەکانی هەرێمی کوردستان داناوە، بەتایبەت لە بازاڕدا لە هەندێک شوێندا کە بازرگانەکان هەندێک لە بازرگان ئەم دۆخیان قۆستوتەوە و نرخەکانیان گران کردووە. من هاتووەتە لای دکتۆر محەممەد پێنجێنی سەرۆکی دژنی فتووە، سڵاوی لێ بێت مامۆستاجان. تا چەندێک گوناحە لە ئیسلامە بێت و لە زروفێکی لەم شێوەیە نرخ گران بکرێت لەلایەن بازرگانانەوە. بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سەرەتا سڵاو و ڕێزم بۆ هەموو بینەران و بیسەرانی عەزیز و هەروەهی واخوازم خی گەورە هەموو لا پارێزرا بکە لە هەموو بەڵاو نەهامەتیەکان، چونکە ئێمە بەڕاستی نەهامەتی زۆرمان دیوە. لە ڕاستیدا ئەم حاڵەتانەی کە ڕوەدەن ئەرکێک لە ئەرکەکانی ئێمە کە ئەرکی ئێمە سەرنج کاڵم ئێمە، ینی ئێمەی هاوڵاتی و ئێمەی مەسەرەن زانایان و ئێمەی ڕاگەیان کارەکان و ئێمەی سیاسیەکان و ئێمە ئەمانی کاڵام هەمووانەی کە بەرپرسی گەورەیان هەیە لە وڵاتەیە، ئەرکێکی گەورە سەرشانیانە یەکەم بریتێ لەوەی کە دۆخەکە هێورکەنەوەوانێک کە خەڵکی ئاشناکەن بە واقعەکە کە ئەمە چەنە کاریگەری هەیە و چەنە نیەتی و ئەگەرەکان چەنە هەن و چەنە نین. ئەوەیەکێکە لە ئیشەکانمان بۆی کە خەڵک ڕاوکە و دووست نەبێت بسێت لە ماڵی خۆیان خەوی لێ نەکەوێ یا لێ ئێستا ئەمەدەکاری کا بۆ جۆرە لە ڕاکردن کە بەداخۆ هێندە لە واسە دروست بووە. خاڵی دووهەمیان ئەو بازرگانە بەڕێزانی کە لە بازاڕەکانە بەتاتی ئەوی کە خواراک و پێداویستی زۆڕەوی ڕۆژانەیە، ئەمە بەڕاستیکی کە لە هێڵە سوورەکانە شریعەتی ئیسلامیە نابێت بقۆزێتەوە بۆ هەلی تایبەت. ئەو کەسێک کە کاڵای کڕیەوە بە نرخی خۆی چۆن پێشتر بووە ئەبێ هەروە بیفرۆشێتەوە، نابێت ئێستا بە هەلی بزانێت لەبەر ئەوی جوانێ دۆلار تۆزێ بەرزە بێتەوە کاڵەکە لە ئایندەیە بکڕێت لەوان نەختە گران بێ ئێستا بە سەری گرانکە بیفرۆشێ، ئەمە لە ڕووی شەرعی و گوناهبارە بێ، چونکە پێغەمبەرگیانە فەرمێ لا يحتكر إلا خاطئ. ئەو کەسێکی احتیکارە کاشتەکان هەڵەگرێ بۆ کاتی گرانبوون و لە بازاڕە لەسەر خەڵک گرانەکە، ئەمە ئینسانێکی تاوانکارە، ئەبێتە گوناهبار، ئەبێتە ئینسانێک کە وابوو وەکوایە قوتی دەستخێتە قوتی چەندە هازار کەسەوە. لەبەرەوە ئازادکردنی خەڵک هەروە ئاسان نییە، ئەگەر حەقی کەسێک لە لابێ ئەبێ گەردی خۆتی پێ ئازاکەی، ئەگەر حەقی هەزاران کەسم لەسەر بێ چۆن گەردی خۆمی پێ ئازاکەم. لەوەر برا بازرگانەکانی و بە دوکانەکانی بازار ئەبێ ئەم هەستیان بەلاوە زۆر مهم بێخوا نەخواسە کەرەستەکانی بەدەستیانەوەی کە بە سعری هەزان فرۆشتی هەروە بیفرۆشێ، ئەگەم کەرەسەی تازەی کڕی بە نرخی تازەی خۆی کە کڕی بۆ بیفرۆشێ. ئەمە لە ڕوویەکە لە ڕوویکی تریشەوە بەڕاستی بابەتی خۆراک بابەتی بژێویەکانی ئینسان، ئەو بابەتانە کە شریعەتی خوای گەورە زۆر بەرامبەری توندە لە مەسەری مامەڵەکردن پێی و یاریکردن پێی دروست نییە، چونکە لەبەر ئەوەی کە پەیوەندی بە زەڕورەتەوە هەیە. ئەگونجێ سیارە گراکی مشکلەیەکمان نییە، چونکە ئەوەی کە گونجێ مەسەرن کەرەسەی ئاسنگەری وێشانە، بەڵام بابەتی خۆراک و بژێویەکان نابێ یاری پێ بکرێ. ئەوە بابەتێکە کە بێنە ئەمنی غیزایی لە شریعەتی خوای گەورە پێویستە کات دەسەڵات حکوومەت لەسەر ئەمە سزای قورسی هەبێ بۆ کەسانی کە ویشاکەن و بەداوام متابعەشی بکە و نابێ مەسەن کەم دەرخەمی بەرامبەری هەبێ. لە ئێستادا بەڕاستی من هەستەکەم کۆمەڵی لایەن یەکەم خودی بڕیارەکەی حکوومەت خۆی بۆ خۆی دڵاوکی دروستکەوت کە ما هەفتەیەک دیکا بە عوتڵەکە بەڕاستیمە خۆی بۆ خۆی جۆرە لە مەسجێک بوو کە خەڵک بترسێ. شتێکی تیژی لەوانە کە ئێسەکان ڕاگەاندنەکان بەڕاستی هێندێک کەڵانی ڕاگەاندن ئەمەدا ئەم بابەتەی گرنگی پێداوە بە شێوازێکی وەها کە خەڵکی ڕۆژان دەترسێنێ کە بێ بەڕاستی تۆ ئەو مەسجەش هەبێ بۆ خەڵکی ئەمە ڕووەدا لەبین دوو وڵاتایە و ئێمە لەم ناوەندای هێشتا دوورین لەم حاڵەتەوە ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە ئەوەندەی کە ئەگەر بەسەن پێشبینی ئەکرێ و ئەزانین ئینشاءڵڵا ئێمە دوور دەبین لە ئاساوارەکانی. بەڵام گرنگ ئەوەتانێ بەڕاستی خۆمان و خۆمان هاوکاری یەکتر بین، هەمن هاوکار بن تۆ هاوکاری من بی بە هەمومان پێکەوە ئێمە بەڕاستی ژیان لە خۆمان تێک نەدەین، چونکە زۆرمان بەسەر هاتووە، زۆر ناڕەحەتیمان دیوە، باجارێکی ئەو ناڕەحەتیان دووبارە نەبنەوە. مامۆستا تایبەت بۆ کەسانی بوون هەندێک لە بازرگانەکان ئەچەن هەندێک لە خۆراکانە شارنەوە لە ناو مەخزانەکانە، ئەمانەش بە هەمان شێوە گوناهبارە بن؟ ئەو لە ڕوو شەرعیەوە پێم وتی فەرمودەکەی پێغەمبەری خۆیان لا يحتكر إلا خاطئ. احتیکار ئەوەیە کە من بێم کەرەسەکان لە بازار بکێشمەوە بیخەمە شوێنی تایبەتەوە تا گرانتر بێ بجا بیفرۆشمەوە. ئەمە یەکە لە یاریکردن بە ژێوی خەڵک، ئەمە یاریکردنە. ئەم یاریکردن شریعەتی ئیسلامی تاوانێکی بە تاوانی ناسانەکەەوە تاوانی ناساندووە دەسەڵاتی دادوەری ڕەها کردووە لەوەی چۆن سزایەدا، یعنی سزایەکی تایبەتی دانە ناوبەی دەڵێت دادوەرتۆ بخۆل لە وڵاتە ئەژی ئەم بازرگانە چۆن عاقڵەکەی، ئەم بازرگانە چۆن تەمەیەکەی کەڕایەتی ئەو نەکات چ جۆرە سزایە، ئایا غەرامەیەکەی بەندیەکەی وڵاتەکەی لێ ئەسەنی توانێت کەرەسەکانی هەموو مەسەنە هەڕاجەکەی چی پێەکەی پێ بکە گرنگ ڕاتێ فێر نەبێ لە ڕۆژێکی ئاواهەیە یاری بە قووت و بە خواردنی خەڵکی بکە. مامۆستا لەم زروفەیە زروفەکە نەتۆزە ناخۆشە
لەوانە گەنجان بیانێ هاوسەرگیری بکەن چاوەڕوانی کەسێک بوو بن چەند وەختە و ئێستا بۆیان هاتبێتە بەشەو بێ بە نسیب چی بە کچان هەڵێ داخوازەکانیان چی بێت وڵی ڕاستی ئەمە دەمێکە ئێمە لە سەوەشتا قسەمان کردووە زۆرجار وتمانە کە ئێمە بابەتی هاوسەگیری ئەساس و بنەمایەکی گەورەیە کە کچ و کوڕە ببن بە خێزان ئەم بابەتی بارەیی و پارە و خەرجیەکان و ماڵ و ناوماڵ و ئەمانە بەڕاستی بەختیایی دروست ناکەن بوونیان ببێ باشە بەڵام هەر یەکە لەوانە ئامانجیان لەوەی کە کەسێکی باش کوڕێک کچێکی باشی دەستکەوێت کچێک کوڕێکی باشی دەستکەوێت کە هاوسەرێکی باش بێ ئەگە کەسێکی باش بوون بە یەکەوانێ بەڕاستی پێی داخوازەکانی بچوو کاتەوە بە گەورەی توانای یەکتر چونکە پێغەمبەریانە فەرمێ ڕەحمەت لەو کچەی و ڕەحمەت لەو کچەی کە هاوسەرگیریە کات و کەمترین تەکلیف لەسەر هاوسەرەکەیە بێ ئەگە پێغەمبەری خوا دوعای ڕەحمەتی بۆ بکە یعنی ژیان زۆر بەختیارە بێ ئەگە تۆ لەبەر خاتری دروستکردنی ژیانی هاوسەرگیری باجێک بێ بۆ خۆت نەخرە داخوازەکانی خۆواز دەبێنی کوڕانش لە هەمان کاتە بەڕاستی کاتێتم بەدەمخوازی شتێکی زۆر گرنگی وتانێ ڕازگۆیەکە لە خۆشەویستەکان ڕازگۆ بن لەگەڵیانە وەخ پەرەزەری مافەکان بن گەنجانی ئێستای ئێمە بەداخۆ کە زەواجەکەن زۆرجار هەیە لەگەڵ کچانە ڕازگۆنی لە خۆشەویستەکە ئێستا خۆشی ویستووە لەوانەیە ماوەی 4 ساڵە 5 ساڵە بە مەسج و بە موبایلەکەی دڵداری لەگەڵەکە بەس کە بێتێ خێزانی حەقیقی و ئەبنە هاوسەی ڕاستەقینە بەشی مانگێ ناکە چونکە ئەو خۆشەویستە درۆ بوو لە ڕاستیە شریعەتی ئیسلامی پێڵێ لە ئەساس و بنەمایەکی خۆشەویستێکی ڕاستەقینە کە دایمەوەدێ لێوە دەست پێ بکەن و دوای مامەڵەیەکی پڕ لە سوز و میهرەبانی بەخواتی خۆی ژیان دروستە بێ ئێمە خۆمان مێژۆمان بە واقعی دیوە کاتی ئێمە لە ساڵی 90ەکان هاوسەرگیریمان کردووە توانامادیەکانی ئێمە زۆر محدود بوو ماڵەکەی ئێمە کە ئەمان گواستەوانێ بە دوو عەرەبانی دەستی گوازراوەتەوە کە عەرەبانی دەستی 4 سێتایەکان هەمومانەزانین چیە گرێ بەڵام ڕۆژان نابەختیار نەبووین لە خانوەکانی ئێستا بەختیارتر بووین کە خانوەکەی لەوانێ بای دوو دەفە کەرەسەی کڕی بێ بەس نەیتوانێت ماڵە بەخۆشی بەمانگە بەخۆشی تیابشی ئەوروپیان ئەڵێم داخوازێ مادیەکاتان بەختیارتان ناکەن داخوازە دەرونەکان بەختیارتان نەکەن پێکۆ دوو کەس بن یەکترتان خۆش بوێ ئیشەڵا ماڵیش و سامانیش پەیدا دەبێت زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد پێنجۆنی سەرۆکی ژنەی فتووە لە شاری سلێمانی بەڵێەوەی کە جوبیسی بوون ئەمە ڕای لژنەی فتوایە لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستاندا کە ئەو فرۆشیار و بازرگانانەی کە بازرگانی دەکەن بە تایبەت بە کەلوپەلی خۆراکەوە بۆیان نییە کە بە هیچ شێوەیە نرخ گرام بکەن و بەروبووم و بەرهەمەکانیان لە هاوڵاتیان بشارنەوە بۆی کە نرخی بەرز بێتەوە.